سەیرەکەین سەحابەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام هەر وەکو لە پێشەواوە وەریان گرتووە بەردەوام بەو شێوەیە دوعایان کردووە. هۆشیان لێبووە ئەو کاتانەی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرموویەتی کاتی قبوڵبوونی دوعایە لەو کاتانەیە بە هەلیان زانیوە و دوعای زۆریان کردووە، زۆر پاڕاونەتەوە و ئیلحاحی زۆریان کردووە. ئەوانە هەمووی بە دیداری خوای پەروەردگار شاد بوون، هەستیان پێ کردووە لەو دوعاکردن و پاڕانەوە و لاڵانەوەیە، لەو گریان و خوشوعی خۆیانە، لەو ملکەچی و جۆڕایەڵیانە کە فرمێسکە ڕێژن و لە خوا نزیکن دوعاکەن، هەستیان پێ کردووە دیداری خوای پەروەردگاریانە. فما في الأرض أشقى من محب وإن وجد الهوى حلو المذاق تراه باكيا في كل حين مخافة فرقة أو الاشتياق فتسخن عينه عند التلاقي وتسخن عينه عند الفراق ويبكي إن أو شوقا إليهم ويبكي إن دنوا خوف الفراق. لقل بارانا ويا قريانا لقل دعا كردنا فرميسك الرجانا أو كسانيك شەیدای دیداری خوایین، ئەو کەسانەی دڵیان پڕە لە خۆشەویستی خوا، ئەو کەسانەی ڕاستگۆیانە تۆبەیان کردووە، ئەو کەسانەی ڕوویان لە خوای پەروەردگارە، وەکو پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لە دوعاکانیا ئەپاڕایەوە و فرمێسکی ئەڕشت و ئەگریا، ئەی فەرموو اللهم إني أعوذ بك من علم لا ينفع ومن نفس لا تشبع ومن عين لا تدمع ومن دعوة لا يستجاب لها. يا ربي خوايا پنا اگرم بتو اما چه آغا فرمي چه دعاي واكا پیغمبری نازدار صلى الله عليه وسلم افرمي خوايا پنا اگرم بتو لعلمك هم بي و بكالق نيا سود بخلچي نگينم پي ورم قرت بي و نيگين مو بخلقي. يا ربي خوايا پنا اگرم بتو لنفسك كتير نال پنا اگرم بتو لچاوێک کە فرمێسکی پیانایەتە خوارۆ لەبەر ترسیتۆ. خوایە پنا اگرم بتو لدعایەک کە وەڵام نەدرێتەوە، ئەو کەسانەی کە ئەگریان بەسەر دوعاکانیانە هەیان بوو لەبەر ترسی خوای پەروەردگارە گریا، يعني من خشية الله، وكو پیغمبر صلى الله عليه وسلم فرمي دوو چاو هەڵاوی جەهەنەمیان بەسەرانایە، چاوێکیان حرەسە لە پێناوی خوای پەروەردگارە و چاوێکی تریان لەبەر خاتری خوای پەروەردگار لە یادی ئەوە لە زیکری ئەوە فرمێسکی پێدێتە خوارە. گریانێکی تریان لەبەر قورئانە، وەختە گوێی لە قورئانە بێ ئاەتێکیان ڕایەچەنێ ڕایەچڵەچێنێ بە هۆش خۆی دێنێتەوە کە هۆشە خاتە سەر ئاەتەکە و دڵی لەگەڵ یا تەجاوبیە بێ، ئەو جا هەر حەزی لەو ئاەتە ئەبێ و هەموو جارێک بیرخستنەوەیە کە وەکو کلیلێک وایە ئەو دەرگا داخراوەی دڵیەکاتەوە. خەڵکێکی ترە گرین لەبەرەوەی کە سەیری دیمەنەکانی دەوروبەری خۆیانەکەن، گەورەی خوای گەورەیان بیرەکەوێتەوە، یان عەزابی قەبر و ئاگری دۆزەخ و سزای خواییان بیرەکەوێتەوە. پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێ هەر کەسێک ئەم ئاەتە بخوێنێتەوە و بیری لێ نەکاتەوە إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب، هەر کەسێک ئەم ئاەتە بخوێنێتەوە و بیری لێ نەکاتەوە جێی خۆیەتی کە خوای پەروەردگار محاسەبەی بکا و سزای بدا، سەیری دیمەنەکانی ئاسمانەکان و زەوی و شەو و ڕۆژەکا و کە خوای گەورە ئەفەرمێ ئەمانە هەمووی بەڵگەن بۆ ئەو کەسەی کە عەقڵی بەشدەشکێ و پەی بەشت ئەبا. ئەم عەبدە موسڵمانش کە سەیری هەر شتێکی کرد، پەڕەیەکی گوڵ، گەڵایەک، گیایەک، شاخێک، هەورێک، بارانێک، شەو ڕۆژ، دیاردە فیزیکیەکان کە هەمووی ئەیبینێ، ئەمانە هەمووی پێویستە هاندەری بن بەرەو خواناسی، بەرەو تعلق بە قیامەتی خۆیەوە. ابن مسعود رضای خوای لێ بێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرمووم قورئانم بەسەرا بخوێنە، قورئانم بۆ بخوێنە،
وتم أي پیغمبر إخوة أقرأ عليك وعليك أنزل قرآن بسر جنابتا بخوان مبوخوشت هاتو تخواري فرموي إني أحب أن أسمعه من غيري من حزكم ليتي ترى وقرآنكم جوليبه بيخوان أبو باشان منش سورة نساء بسر ياخوان كجيشت ما آياتي فرمي فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا أو آياتيك أفرمي لهم أمتك شاهدك من هناك بسريانا وشاهدا ولأمتك خوش تومان كرب شاهد بسريانا وأتينين وبيشي فرمي حسبك الآن فرمي لير أبوست باشان كتماشام كرد لهردو تشاوي وفرميسكتك أو بيغمبري خوايا عليه الصلاة والسلام كشاهد لسر أمتكي خوشويستي خواي پروردگار أو قرآني لسينة آياتي أو قرآني بو أو دابزي ووقتكي چي كبو يخواني أو فرميسك الرجاء لترسي خواي قورا لخوشويستي خواي قورا